دەستخۆشی لە دکتۆرەکان و کارمەندەکانەکەین بۆ ڕۆژێکی وەک ئەمڕۆ. زۆر سپاس و دەستیان خۆش بێ. سوودی زۆر باشە بۆ این خەڵک ئیستا زۆر باری دارایی کەمە. ئینشەڵا دەستیان خۆش بێ و نمونیان هەر زۆر بێ. سەردانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینی چەمچەماڵم کرد. دیارە بە بۆنەی ڕۆژی ئەنفالەوە کە چواردەی چوارە ئەمان سەرجەم بینینی نەخۆشەکان و تەنان تاقیگەیشیان کردووە بە خۆڕایی بۆیە جێگەی دەستخۆشیە کە ئەمە کارێکی زۆر باشە وەلەوکان پێشتریش تاقیگەکەیان و بینینی دکتۆریان لەگەڵ شوێنەکانی ترە سنتەرەکانی ترە زۆر فەرقیە بۆ بەڵام ئەمەی ئێستایان یعنی کە بە بەلاشە شتێکی کارێکی باش و جێگەی دەستخۆشیە و دیارە ئەمڕۆ چواردەی چوار 33مین ساڵیە دوی تاوانی بەناوەنفالە کە دەرهەق بە میلەتەکەمان کراوە و ئێمە لە سنووری شارچەی چەمچەماڵ کە کۆمەڵگەی پزیشکی بەخشینمان هەیە لە چەمچەماڵ زۆرێک لە کەسوکاری شەهیدان و ئەنفال کەوتوتە سنوورەکەی ئێمەوە. دیارە ئەو کەسوکارانە شایستەن بۆی کە خزمەتی هەمەلایەنە بکرێن لە هەموو لایەکانەوە چه کەرتی حکومی چه کەرتی تایبەت. بۆیە ئێمە بە پێویستمان زانی ئەمڕۆ بتوانین خزمەتێکی ئەگەر کەمیش بێ بەو تێژە بکەین ئەوش بۆی کە هەموو ئەو دکتۆرە بەڕێزانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین دەوامیان هەیە بێ بەرامبەر ئەو بەڕێزانی کە دێنە لایمە لە کەسوکاری شەیدان و ئەنفالکراون چارەسەریان بۆ بکەین و دیارە ئەمە بۆ تەنها ئەوان نییە بۆ تەواوی ئەو خەڵکانەی کە ئەمڕۆ ئێمە سەردانمانەکەن بەڵام بۆنەکە تایبەتە بە مەرگەسات ئەنفال بۆ مێدیەوەی کە بتوانین کەمێک لە برینەکانیان ساڕشکن و ئینشاڵڵا لە داهاتووشدا هەر کارێک بە ئێمە بکرێ هەر کەسێک بە تایبەتی بێتە لای ئێمە لەو کەسوکاری شەیدان و ئەنفالکراون خەڵکی هەژار و داماوی ئەم شار ڕچکەیە بە تاکید لە ڕابردووە کوردمانە لە داهاتووشدا بەردەوام ببین بە پیشانی خۆی پەروەردگار.